ئەو ڕۆ ئەو گەمەمان کرد بە قوترین ئۆفرۆد و لە هەموو دنیاە. چۆن بوو پێشبڕچێکە؟ وڵای پێشبڕێکە پێشەچی دەستخۆشتانی دەکەم. پێشبڕێکە تا برێ سەخت بوو، ناخۆش بوو، ناو فلێکسەکان، ناو بەردەکان، ناو زێتەکەی قوڕەکەی زەحمەتە ڕاستی. باشە کاک سەفین، ئەو پێشبڕکێنە کە لە وڵاتانی جیهانیش دەیبینی هاوشێوەی ئەوەی ئێرێکە ئەمڕۆ بینیت؟ وڵای ئەوە بە قوترین ئۆفرۆدە. ئەو ڕۆ ئەو گەمەمان کرد بە قوترین ئۆفرۆد و لە هەموو دنیاە. بەێ باشە ئەو ئۆتۆمبیلێکە ئێوە دروستی ئەەکەن لێرە دروست دەکرێت؟ بەێ ئەو وەستا مزەفەر و بابمە و ئەوانەنا. ئەو کاگۆستان زەفەرەیە دروستیەکەن؟ بەڵێ. چۆن دروستیەکەن؟ بەخوای ئەوەل جاری دەستکاری دەبلەکان دەکەین لەفەکان دەگۆڕین، مەوادی بە قووەت دەین زۆر لێ دێن، زۆر مەوادی چاک وەکو دەبل و لەف و ئەکسل و ئەوانە هەموو دەستکاری دەکرێتن. شتەکان یعنی بە خۆمان وەلو شتەکان زۆربەی کەمە لە هەولێرێ، بەس بە خۆمان هەموو شتە تەرهیم دەکەین لە تەرهیمان دەکەین، هەموو شتەکان تەرهیم دەکەین. کاک سەفین، ئەتوو تەمەنت چەندەوەها بەو گەنجی حەزت لەم زۆرەیە؟ 2 ساڵم. وڵای ئەوش لە باوکم لە مایتەوە. بەێ باشە پێ دوایە یەکەمە بی ینی لەوانەی چکە هەر جەنابنی وابزانام چەند کەسێکیشە پێ دوایە لە یەکەمەکان؟ ئیشاڵە یەکەمی بەخۆی سۆندەی بنزین دەرسوە ئەگە ناچل سرکەی کوش سۆندەکەی بنزین ئەگە هەر یەکەم و ئێستاش هەر یەکەمە لە یازار. ئیشاڵە هەر سەرکەوتو دەبی، مامسلا ئیش سەرکەوتو دەبی، گروپی هەولێر هەموو سەرکەوتو دەبن ئیشاڵە.